هەموو ڕێکخراوی کە لە هەرێمی کوردستانە پێم وایە بدرنیە لەوەی کە حیزبێک لە دوایەوەی شەکە بەڵام ێتە سەر با بڵێن پەیڕەوی ناوخۆی با بڵێن ڕێکخراوەکە ئێمە لەبەرەوەی پەیڕەوی ناوخۆی خۆمانمان هەیە ڕاستە زۆر کاتیش لەوانەیە حیزب تەداخل بکە بەڵام پەیڕەوەکە هێزی پەیڕەوی ناوخۆکە لە ڕێکخراوەکەیە کاریگەرترە لە هێزی حیزبیەکە لە ڕۆیەوەی کە با بڵێن دەست بەسەر بین یاخود تەداخلات تا بێ لە ناو ئیشەکانمانە ئێمە وەکو کارکردنمان بۆ ژنبوون وەکو ئیشکردنمان بۆ دەربازبوونی ئافرەتان لەو با بڵێن کوشتن و بڕینە لەو جۆرە هێرشکاریانی کە بۆ سەریانە کرێ لەوانش هەموو شتێکمان بەدڵێ و حیزبە نەبێت کە لە دوامانەوەیە کە با بڵێن لەژێر باڵێ و حیزبیان بەڵام ئەوەندەی کە ڕێکخراوێکی سربەخۆین کە ئەوەندەی کارەکەین بۆ ژنبوون بۆ شارستانی بوونی ژن بۆ هۆشیارکردنەوەی ژنان بۆ دەربازبوونی ئافرەتان لەو فکرە چەق بەستووی کە پێشووترتیاتی و ئەمڕۆ باجی وەرەگرێ ئەمەندە ئاوەڕ نادەینەوە لەوەی کە لە ژێر باڵی کێیان پێناسەی ئێمە ڕێکخراوێکی سربەخۆی دیموکراتی ئازادی خوازی کوردستانە ینی وەکو ئامانجەکەی چێ ینی پاڵپشتیکردنە لە ئافرەتان نەمانی تونتیژیە داواکاریە لەسەر یەکسانی و ئازادی و یەکسانی بەتایبەت پیا و ژن ئێمە وەکو حیزب بە هیچ شێوەیەک تەداخلی کارکردار ئێمە ناکەن بەناو پرۆگرام و پلانی خۆمان هەیە ساڵانە هاوکارمانن بۆ بەگەیشتن بە ئامانجەکانی خۆمان سەربەسێکی تاومانەیە چکم ئێمە بۆ خۆمان هەروەکو چۆن بێلایەنەنە ئەوان حیزبێ وەکو چەتر وایە بەڕاستی کە جاروە بۆ پاراستنی کۆمەڵێک گرفتی کە ڕوبەڕووتە بێتەوە جیناوەکۆی کە هاوکارت بە یارمەتی دەرەبیا خۆت ئەبێتەوە بە ئامانجی ئەو ئیشکەی بۆ شێوە لای ئێمە نیە ڕێکخراو خۆمان سەربەست کراین بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئافرەتان و هاوکاریکردن و بەدەست گەشتنی ئەمانجی کە ئافرەت پێویستە چکم ئێمە لە پەیڕۆ پلانی خۆمانەیە ئامانجمان پێگەیاندنە خزمەتکردنە بەڕاستی گەشتنە بە ئامانجەکانی ئەو ژنانەی کە پێویست هاوکارکرێمە چکم بە چەندە بەشمانێک کە بەشێکمانێک کۆمەڵی بێوەژنە کە پێویستە کە ئافرەت ئاگای لێبێ کە هاوکارکی مناڵانی بێباوکە دایکەکانی ڕۆشنبیرکردنیە لەبەرێمە سپاس بەخوای گەورە تا ئێستا بە هیچ شێوەیەکە من بیناکە ئیشەکەین تا ئێستا حیزب ڕێگایەکی بۆ داین ئەسڵ پلانشی بۆ نەهێناین ئەمە حڕین سەربەسم کار ڕخایی خۆمانەکەین هەمیشێمە لە دانیشتەکانی شەباسمان کڕوە کە مادەم خزمەت بە ئافرەت بێ هەبیر ئایدۆ بیر و بۆ چوون و لایەنێک چی کەس بێ کەیفی خۆیەتی بەڵام گرنگە بتوانین خزمەت بە ئافرەتانکەین کە گرنگە ئافرەت ڕۆشنبیر بوو گەلێکی ڕۆشنبیر دروستەوێ و زۆر گرنگە کە ئافرەت بێکێشە بوو گەلێکی پێکێشەش بتوانێتە دروست ئەبێت چکم کۆمەڵێک نەوە دروستەکە لەسەر نێشکێکی هادێک لەسەر خۆ کە ئافرەتان خوان قەنەعەتیان بۆ دروست و کۆمەلگاکی قەنەعەت بە کار دروست ئەبێت زۆر جار ئەو یاسا و کارانی هۆکارانی کە ڕوبەڕووی وڵاتەکە دەبێت و زۆر جار بەناوەکانیش تێگا لە حیزبەکان لە ڕێکخراوەکان و لە هەموو کەسەکان لە بۆ بینین ئەم بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردو هەموو کێشەکان ڕۆژ بە ڕۆژ زیادەکە ناتوانانی ئەو پلانی کەتە جێبەجێکی ئێستا وەکو ڕێکخراوێک کۆمەڵ پلانی خۆممدانا بۆ ساڵی 2020 کە سپاس بەخوای گەورە پلانەکانم جێبەجێ کردووە بەڵام پلانی هەیە تیا زۆر بە ناڕەحەتی بۆم جێبەجێ کرا شکم هەرێمی کوردستان بێ پلانی و بێ بەرنامەی وڵات و بەڕێوەبردننی وای کردو زۆر چان تۆ ناتوانانی پلانەکانی خۆت لە ساسە جێبەجێ بکەیت بۆ ڕێکخراوەکانیش کە هەموو تۆ کۆمەڵە ڕێکخراون کۆمەڵ ئافرەتێکەگرێت کاتێ پلانێدانین بێگومان کە تۆ ئەم بەسەراتە سەیر و سەمرانی کە وڵاتەکە ئەمە ڕوو ئەدات ئەبینی ڕۆژانە پلانەکانت لێ تێگەدا دیارە سەبارەت بەوەی کە ساڵی 2021 ساڵێکی چۆن بوو بەداخۆبین ساڵێکی پڕ لە نەهامەتی ناڕەحەتی بوو بە تایبەتی بۆ ژنان چکم ئەو کێشە و گیر و گرفت و قەیرانانی کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بۆتەوە بێگومان بلەوەی کە ژن پشکی سەرەکی بەرەکەوێت هەم لەبەرەوەی کە بەڕێوەبەری ماڵە هەمی زۆر جاکە خۆی لە دەرەوە کارەکات کە زەختێکی زۆری لەسەر دێت لەسەر شانە کە وەکو دایکێک کە نەوەکەی چۆن پەروەردە بکات چۆن پێداویستەکانی بۆ دابین کە هەمووکو خێزانێک کە چۆن بتوان لەگەڵ پیاوەکە ژیانێکی ئاسوودە دابین کە بەداخۆ لە هەرێمی کوردستان ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەم قەرانانە زیاد دەکات چون ئەو قەرانەدارایانەی کە ڕوبەڕووی هەرێممان بۆ تۆ هەر بچووکترین شت کە پێداویستی ژیانە دابینکردنی پێداویستەکانی ژیانە لە ئاوە لە کارەبایە لە نەوتە لە غازە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ لە قەیراندا لە وڵاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەم قەیرانە زیای کردو وای لێ کردووە کە ژنەکان زیاتر ناڕەحەتیەکان ڕوبەڕوو ئەبێتەوە هەر حیزبێ ئەگەر بێ ڕێکخراوێکی جەماوەری ژنان دروست بکات ئەبێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕێکخراوە ئەکا یان چۆن ئەتوانێت هاوکاری ئەو ڕێکخراوە ئەکا بۆ ئەوەی ئەو کەلێنانیان ئەو نوقسانیانەیان ئەو کێشە و گرفتانەی کێتە بەردەمی ژنان بتوانێت لە ڕێگەی ئەو ڕێکخراوە هاوکاری ئەو ڕێکخراوە بێ ئەمە حیزب سیاسیەکان بۆی کە بتوانێت ئەو توندوتیژیانە یان ئەو با بڵێن نابەرابەرەیی کە هەیە لە ناو کۆمەلگا بەگشتی حیزبەکە بتوانێت هاوکاری بێ بۆ ڕێکخراوەکە بەمەرجێ
ئەو ڕێکخراوەی کەدا ئەمەزرێت کە بتوانێت بۆ میکانیزمێکی ژنانی کار بکات بۆ مەسەلەکان نەک تەنها بە ئیعازی ئەحزابێکی سیاسی تر حیزبێکە کە ئەو چۆن بێوێت پەروەردەیکە چۆن بێوێت هەڵی بسوڕێنێ چۆن بێوێت لە مەسلحەتی کەیسەکەی خۆی ببێت ئەمە بەڕاستی ئەبێت ڕێکخراو ئاگاداری ئەو مەسەلەیە ببێت ئەمە زۆر زۆر گرنگە هەر کادرێکی ژنان لە هەر ڕێکخراوێک کە پەروەردە ئەکرێ بە عەقڵێکی ژنانی کە پەروەردە ئەکرێ بچێتە هەر یەکێ لە پێگەکان ئەگەر پێگەیەکی سیاسی بێت ئەگەر پێگەیەکی حکومی بێت بە عەقڵێکی ژنانی کارەکانی خۆیەکە ئەمە زۆر مهمە کە تۆ بتوانی ئەو کەسە چۆن پەروەردە ئەکەی چۆن ئەیخیتە ناو شوێنێکەوە بۆ نمونە ئێمە زۆر جارگریمان هەیە لە پەرلەمان ئەڵێن ئەو ژنانی کە چوونەتە پەرلەمان نەقەیان نایەت بێدەنگن لەسەر مەسەلەکانی ژنان پرۆژەیەکی ژنان کە تەقدیمەکرێ دەنگی نایە تەنانەت دەستیش بەرز ناکاتەوە کاتە پەروەردەیەک نییە پەروەردەیەکی ژنانی ئەن تەنها مجەڕەد وەکو پەرلەمانتارێک کاری خۆی ئەکا بەڵام بیر لەوە ناکاتەوە ئەو نوێنەری چەنەها ژنە بۆ نمونە مدیر عامێکە هەر یەک پێگەیەکی هەیە ئەگەر بە عەقڵێکی ژنانی کارەکانی خۆی بکات بتوانێت دیفاع بکات لە مەسەلەکانی ژنان من پێم وایە ئەتوانین کۆمەلگا بگۆڕین ئەتوانین عەقڵێتی پیاوان بگۆڕین ئەتوانین عەقڵێتی قوانینەکانیش بگۆڕین یعنی بەجددی ئەوانەی کە لە قانون لەو شوێنانە ئیش دەکەن